ترس و هیوا لای ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. ترس چییە؟ هیوا چییە؟ ئایا ترس و هیوا چەمک و گوتەزایەکی تاکە کەسین؟ چۆن بەرهەم دێن؟ ئایا کەم و زیاد دەبن؟ ئایا ترس و هیوا تەنیا پەیوەندیان بە تاکەوە هەیە؟ ڕەهەندی کۆمەڵایەتی و کۆمەڵناسی بەخۆوە دەگرن؟ ترس و هیوا لە کۆمەڵگای ئێران لە چ ئاستێکدایە و کۆماری ئیسلامی چۆن لەگەڵ ئەو چەمکە وەک چەک دژی خەڵکەکەی و لە بەرژەوەندی خۆی کەڵک وەردەگرێت. لە دێرزەمانەوە هیوا و ترس لەگەڵ مرۆڤدا ژیاون و هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی مرۆڤایەتی و بەتایبەت دەقە ئاینی و ئەدەبیەکانی مرۆڤ پەڕن لەم دوو شە و بە دەستەواژەکانی پەیوەندیدار بەم دوانەوە. ترس و هیوا هەوێنی مانەوە و بەردەوامی مرۆڤ بوون بۆ ژیان. بەپێی لێکۆڵینەوە و گریمانە زانستیەکانی مرۆڤ، ترس و پێویستی بە دابینکردنی ئەمنیەت بۆ مرۆڤ بەر لە ملیۆنان ساڵ مرۆڤی کردووەتە بوونەوەرێکی کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشدا هیوا بۆ داهاتوو و دابینکردنی ژیانێکی باشتر لە ئیستا. مرۆڤ و مرۆڤایەتی گەیاندووەتە ئەم سەردەما. بەڕواڵەت ڕەنگە ترس و هیوا دوو پرسی تەواو تاکە کەسی بن. دیارە ئەم چەمک و گوتەزایانە لە زانستی دەروونزانی لە زۆر کۆنەوە لێ دەکۆڵدرێتەوە. بەپێی زانستی دەروونزانی ترس و هیوا سەرچاوەکەی لە مرۆڤەوەیە و نەک بەند بێت بەهێزێکی ئاسمانیەوە، واتە دوو کاردانەوەی مرۆڤن بەرامبەر بە واقعیەتی ژیانەوە. جیالەوە ئەمڕۆکە بە دوای گەشە سەندنی زانستی کۆمەڵناسی، ترس و هیوا لە بازنەی تەسکی کاردانەوە و دژکردنەوەی تاکەوە ئەولاتر دەچێت و ئەم دوو چەمکە پەیوەندی ڕاستەوخۆی بە کۆمەڵگا و دۆخی ژیان و گوزەرانی خەڵکی کۆمەڵگاوە هەیە. ڕژیمی کۆماری ئیسلامی پاش هاتنە سەرکاریەوە هەموو پیلانەکانی لە پێناو بۆ دەرونیکردنەوەی ترس و هیوا بڕاوکردنی خەڵک بووە، لە بەڕێدابردنی ئاراستەی شۆڕشی گەلانی ئێران بۆ گەڕانەوەی ئێران بۆ یاساکانی 1400 ساڵ لەمەوبەر، لە هەڵگیرسانی شەڕی ئێران و عێراق و بە کوشتانی نزیک بە 1 ملیۆن کەس و ئاوارەکردنی چەند ملیۆن مرۆڤ لە زێد و خاک و نیشتمانی خۆیان و بە فیڕۆدانی سەروەت و سامانی ئەو خەڵکە لە پرۆژە زیانبارەکانی هاشمی ڕەفسەنجانی کە بە ناوی سازندگیەوە دەردخواردی خەڵک دەدران و بگرا، لە ئیسلاح تەڵەبی درۆینەی خاتەمی، پۆپۆلیستبازی ئەحمەدی نیژاد و فریوکاریەکانی ڕۆحانی و بەڵێنە درۆینەکانی هەموو بۆ بارمتەگرتنی خەڵکی ئێران و بەتاڵانبردنی سەروەت و ژیانیان بووە. ڕۆژێک لە ڕۆژان 40 ساڵ لەمەوبەر خەڵک و گەلانی ئێران بۆ دەستەبەرکردنی ژیانێکی باشتر هەم لە بواری ئابووری و هەم لە بواری ئازادیەکانەوە ڕاپەڕین و ڕژیمی پاشایەتیان ڕووخاند. ئەو لێکدانەوەیش ناڕاستە ئەگەر پێمان وابێ دۆخی ژیانی هەموو خەڵک لە باری ئابووریەوە لە ئاستێکی بەرزا بوو و خەڵک لەو بوارەوە بێکێشە بوون. ئەگەر وابوو پرسیار لێرەدا ئەوەیە ئەی چۆن بوو کە بە ملیۆنان خەڵک وە دووی دروشمە زریق و بریقەدارەکانی خومینی کەوتن کە دەیگوت ئابرا مەجانی میکنیم، اتوبوس را مەجانی میکنیم، دڵخۆش بە این مقدار نباشید، ما معنویات شما را بالا میبریم. دلخوش نباشید که مسکن فقط میسازیم، آب و برق را مجانی میکنیم، اتوبوس را مجانی میکنیم. دلخوش به این مقدار نباشید، ما هم دنیا را می آباد میکنیم و هم آخرت را. لە زانستی دەروونزانیدا دەستەواژەیەک هەیە کە پێی دەڵێن بەختەوەری، جا چ لە بواری تاکدا بێت یاخود کۆمەڵایەتی. بەختەوەری واتە دابەشکردنی ئەو شتانەی هەتا بەسەر خواست و ئارەزوەکانت، واتە دەستەبەرکردنی هەستی بەختەوەری و یان بەخشینی هەستی بەختەوەری پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ڕێژە و بارستایی دەستەبەربوونی خواستەکان بە
بەراورد بەو دەستکەوتانەی هەتە. ئەوەی لە ئێستادا دەبینرێت کۆماری ئیسلامی لە پاش هاتنە سەرکاریەوە چونکە نەیتوانیوە داشتەکانی خەڵک بەرزکاتەوە بەردەوام هەوڵی داوە بۆ دروستکردنی هەستی بەختەوەری لە خواست و ئارەزووەکانی خەڵک کەم کاتەوە. بە پێچەوانەی دەوڵەتی ئێستای ڕۆحانی و دروشمەکانی کە بریتیە لە هیوا، گەورەترین پەیام بۆ کۆمەڵگای ئێران بریتی بووە لە ترس لەوەی کە ئێران دەبێتە سووریە، ئێران دەبێتە عێراق و لوبنان و یەمەن. ئەم ترساندنەی خەڵک بەوەی ئەگەر ناڕەزایەتیەک دەرببڕن و ڕژیمی کۆماری ئیسلامی بڕوخێنن، ئێران دەبێت بە سووریەیەکی دیکە. لەلایەکی دیکەشەوە بۆ ئەوەی هەستی بەختەوەری درۆینە بە خەڵک بدەن، بارستایی و ئاستی خواستەکانیان بچووک و بچووکتر دەکەنەوە کە ڕازی بن بەوە، دڵخۆش بن بەوەی کە وەک سووریەتان لێ نەهاتووە. ئەگەر ئەمڕۆ زیاتر لە 60-70% خەڵکی ئێران لە دابینکردنی ژیانێکی مام ناوەند بۆ خۆیان و بنەماڵەکانیان دەستەوەستانن، ئەگەر ڕۆژانە ڕۆڵەکانیان بە پەتی سێدارەوە هەڵدەواسرێن و ئیعدام دەکرێن، ئەگەر ڕۆژانە ڕێژەی گیرۆدەبووان بە مادە هۆشبەرەکان زیاتر دەبێت و تەمەنی ئەحتیاد و لەشفرۆشی کەمتر دەبێتەوە، ئەگەر ڕۆژانە خەڵک و داواکاریە بەرحەقەکانیان سەرکوت و دەمکوت دەکرێن، ئەگەر ڕۆژانە بە هەزاران هەزار ملیارد سەروەت و سامانی ئەو خەڵکە لەلایەن بەرپرسەکانی کۆماری ئیسلامیەوە بەتاڵان دەچێت، جا چ بچێتە گیرفان یان حیسابە بانکیەکانەوە یان بکرێن بە خەرجی شەڕ و ئاژاوە گێڕیەکانی کۆماری ئیسلامی و ئەقمار و دەست و پەیوەندیەکانی لە ناوچەکە و هەموو جیهان. ئەگەر هەژاری و نەداری بێداد دەکات، قەیناکە دڵخۆش بن بەوەی وەک سووریە و عێراق و لوبنان و یەمەنتان لێ نەهاتووە. کۆماری ئیسلامی زیاتر لە هەر شتێک لە هیوا و هیواداربوونی خەڵک بۆ دابینکردنی داهاتوویەکی باشتر و گەشتر دەترسێت و زیاتر لە هەر شتێکی دیکە دڵخۆشە بە ترس و ترسنۆکی خەڵک. بەڵام ڕۆژێک دێت کە خەڵکی ئێران بوێرانە جلی ترسی ڕۆحیان دەدڕێنن و بەرگی هیوای پێدەبەخشن بۆ دەستەبەرکردنی داهاتوویەکی گەشت بۆ خۆیان و جیلەکانی داهاتوو. بێگومان ئەم ڕێگایەش بە بازدان بەسەر تەرمی کۆماری ئیسلامیەوە تێدەپەڕێ.